کاتەوەی دۆناڵد ترامپ بووەتە سەرۆکی ئەمریکا لە کۆتاییەکانی 2016ەوە سحری ئەو کەسانە بەتاڵ بۆتەوە کە بەردەوام دەیانگوت تاکی خۆرئاوایی وەک خۆرهەڵاتی نین و لەسەریان بدەی درۆ ناکەن. هەرچەندە گەورەترین درۆی خۆراواییەکان پێچەوانە وەستانەوەی ڕەفتاریانە لەگەڵ دروشمە بریقەدارەکانیان کە بەرزیان کردوتەوە، بەڵام بە هەر حاڵ هەرچەند ڕۆژ لەمەوبەر ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی لەژێر ناونیشانی 16,000 درۆ و سەر لێ شێواندنی ترامپ لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا راپۆرتێکی بڵاو کردەوە. لە ئێستاشدا و تایبەت بە دۆسەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا گۆڤاری زاتلانتیک کاویش بە هەمان شێوە ئەمریکیە راپۆرتێکی بڵاو کردوتەوە و نووسیوێتی 15 زانیاری هەڵا یان لە گەورە درۆکانی ترامپ کە لەو کاتەی کۆرۆنا بڵاو بۆتەوە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان و تویتەکانیدا کردوونی. بەپێی ڕیزبەندی ڕۆژی 7 و 19 شوبات واتە مانگی ڕابردوو سەرۆکی ئەمریکاوتی بەگەیشتنمان بە مانگی نیسان کە کەشوهەوا گەرم دەبێ ڤایرۆسی کۆرۆنا لاواز دەبێ لەبەر ئەوەی ئەو ڤایرۆسە بەرگەی پلەی گەرمی بەرز ناگرێت. ئەو قسەی ترامپ لە کاتێکدایە تا ئێستاش کە زیاتر لە مانگێک بەسەر قسەکەیدا تێدەپەڕێ هێشتا ئەو بۆچوونە یەکلا نەبۆتەوە. تەنانەت ڕێکخراوی تەندروستی جیهانیش وتی دەکرێت ڤایرۆسی کۆرۆنا بۆ تەواوی ناوچەکانی جیهانیش لەوانە ناوچە گەرم و شێدارەکانیش بگوازرێتەوە. ڕۆژی 23 ئادار واتە چەند ڕۆژێک لەمەوبەر سەرۆکی ئەمریکاوتی ئەگەر دۆخی چەقبەستووی ئابووری کە بەهۆی ئەم ڤایرۆسەوە دروست بووە بەردەوام بێت ئەوە ژمارە ئەو کەسانەی لە ئەمریکا خۆیان دەکوژن لە ژمارەی قوربانیانی ڤایرۆسەکە زیاتر دەبێت. هەرچەندە بەپێی زانیاری ناوەندی کۆنتڕۆلکردنی نەخۆشیەکان خۆکوشتن یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مردن لە ئەمریکا، بەڵام بە نمونە ئەو کەسانی لە ساڵی 2017 خۆیان کوشتووە 47,000 کەس بوون. ئەمە لە کاتێکدایە ناوەندی کۆنتڕۆل و خۆپارێزی لە نەخۆشیەکان دەیگوت پێدەچێت 200,000 تا ملیۆنێک و 700,000 کەس بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیان لەدەست بدەن. یان هەندێک لە راپۆرتەکان ژمارەی قوربانیانی کۆرۆنایان تەنها بە ملیۆنێک و 100,000 یان ملیۆنێک و 200,000 کەس خەمڵاندووە، کەواتە ژمارەی قوربانیانی خۆکوژی بەراورد بە پێشبینیەکانی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا هێندە کەمە هەر بەراورد ناکرێن. لە 6 ئاداردا سەرۆکی ئەمریکا وتی هەر کەسێک دەیەوێت پشکنینی بۆ بکرێ بۆی دەکرێت. پشکنین کارێکی جوان و چاکە. 6 ڕۆژ دواتریش لە 12 ئاداردا بە هەمان شێوە ترامپ ڕاگەیاند سەرجەمە و هاوڵاتیانەی لە ئەوروپاوە هاتوونەتەوە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ دەکرێت و ئەگەر پێویستیش بکە دەکرێنە دابڕینگەوە. لا بەرامبەر ئەو قسانەی سەرۆکی ئەمریکادا راپۆرتەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە توانای پشکنینی پزیشکی لە ئەمریکا زۆر سنووردارە و تەنانەت لە هەندێک ویلایەتەکان کەم و کورتی لە تیمی پشکنینی پزیشکیشدا هەیە. هەر لەو میانەیەدا ڕۆژێک بەر لە قسەکەی ترامپ مایک پێنسی جێگری سەرۆک بە ئاشکرا دانی بەوەدانا کە وڵاتەکەی بەشی پێویست پشکنینی پزیشکی نییە تا وەڵامی خواستەکانی خەڵک بداتەوە. لای خۆشیەوە تۆری هەواڵی CNN ئەمریکی لە راپۆرتێکدا ڕەتی کردەوە کە سەرجەمە و هاوڵاتیانەی گەڕاونەتەوە بۆ ئەمریکا پشکنینیان بۆ کرابێت و وتیشی هیچ یەکێکیشیان نەخراونەتە دابڕینگەوە. لە کۆتاییدا ئەو لیستەی ئەتلانتیک ریزی کردوون و وەک خۆی دەڵێ لە درۆ گەورەکانی سەرۆکی ئەمریکان 12 دانەی دیکەی ماوە، بەڵام کاتی فراهەمکراو بۆ راپۆرتەکەی ئێمە هەر ئەوەندە بواردەدات. What's happened in such a short period of time? And I've always known this is a pandemic.